ئامادەبووانی بەڕێز دەستگاکانی ڕاگەیاندن بە خێراتنگی گەرمتان دەکەین بە ناوی دەستەی دەستپێشخەری کۆنفراسی نیشتمانی کوردستان بە خێرهاتنی گەرمتان دەکەین ئەمڕۆ بۆ ئەم گرتبوونەوەیە دژی سیاسەتە چەوتەکانیان سیاسەتە شوێنەکانی دەوڵەتی تورکیا بۆ داخستنی پارتێکی سیاسی پارتێکی مەدەنی پارتێکە لە پەرلەماندا خەبات دەکا بۆ پرسی نەتەوەی نیشتمانی و دیموکراتی دژی داخستنی هەدەبە ئەمڕۆ ئەم گرتبوونەوەمان ڕێخستووە. سەرەتای دەستپێکردنی چالاکیەکەمان بە سروودێکی لەلایەن مامۆستا نەجم پێشکەش دەکرێت با بەڕێزان بفەرمێ. دەڕۆم بەرەو ئاسۆ بەرەو ئاسۆیون دەڕۆم تا ترۆکی ڕزگار بوون دەڕۆم تا ترۆکی ڕزگار بوون ناڕەومەوە لە داهۆڵ و تارمایی زۆرم دیوا بوو لێڵە و تاریکایی دێنم بەو شەوگاری ڕەشا کۆتایی دەڕۆم بەرەو ئاسۆ بەرەو ئاسۆی ڕوون دەڕۆم تا ترۆکی ڕزگار بوون تا زۆر بڕۆم و زیاتر عەرەق بڕێژم نزیک دەبێتەوە ڕێگای دوور و درێژم دەڕۆم بەرەو ئاسۆی ڕوون دەڕۆم تا ترۆکی ڕزگار بوون دێم من دەنگی خەڵکی هەژار و زەحمەت کێشم دێم من دەنگی ئینسانی ستەم کێشم دێم دەڕۆم بەرەو ئاسۆی ڕوون دەڕۆم تا ترۆکی ڕزگار بوون زۆر سپاس بۆ مامۆستای سروودبێژ مامۆستا نەجم محەممەد. ئامادەبوانی بەڕێز ئێستاش وتەی دەستەی دەستپێشخەری کۆنفراسی نیشتمانی کوردستان لەلایەن بەڕێز چیمەن عومەر ئەندامی دەستەوە دەخێنرێتەوە با بەڕێزیان بفەرمێ. سڵاوتانەرێ دەستەی دەستپێشخەری کۆنفراسی نیشتیمانی ئیدانەی هەوڵی داخستنی هەدەپە دەکەین بە بڕیارێکی سیاسی و نایاسایی دەزانین دەوڵەتی تورکیا بە شێوەیەکی بەرفراوان و هێرش و ئۆپراسیۆنەکانی لە ئاستی باڵا پەیڕەو دەکات بۆ پاکتاوکردنی گەلی کورد و هەموو بەهاو دەستکەوتەکانی لە کوردستان. ئامانج لە ئۆپراسیۆنی گارا تێکشکاندنی ئیرادەی گەلەکەمان و داگیرکردنی باشووری کوردستان بوو.
هەمان سیاسەتی پاکتاویشی لە ڕۆژاوا پەیڕەو کرد لە ڕووی سەربازیەوە بێهیوا بوون. دەوڵەتی فاشستی دەوڵەتی فاشستی تورک لە گۆڕەپانی سیاسیدا بە داپۆشینی شکستەکەی دەستی کردووە بە ئۆپراسیۆنی دەستگیرکردن و ئەشکەنجەدان و ئاردۆغان گەشتوۆتە ترۆکی دیکتاتۆری و چەوسانەوە. بە شێوەیەکی گشتی ئۆپراسیۆنی گرتن و ئەشکەنجە و شەڕی تایبەت بەڕێوە دەبات کە هیچ بەها و ئەخلاقێک ناناسیە. بڵاوکردنەوەی دەنگۆی گیان لە دەستدانی بەڕێز عەبدوڵڵا وەجالان ئامادەکردن و زەمینەسازی بۆ شەڕێکی نوێیە. شێوازی ئەو شەڕە تایبەتەیە کە بەڕێوەی دەبات یاریکردنە بە هەست و سۆزی گەلەکەمان بە گەڕخستنی شەڕێکی دەرونیە. بۆیە دەبێت هەمومان بزانین داخستنی هەدەپە بەردەوامی هەمان پلانی پاکتاوی دەوڵەتی ئاردۆغانە و درێژکراوەی سیاسەتی پاکتا و بێز نازنامەکردنی گەلی کووردە لە کاتێکدا هەموو ناوەندەکانی ئەوروپا و جیهان ئازادی خوازان و دیموکراتی خوازان دژی بڕیاری داخستنی هەدەپەن. هەردوێنێ بوو دەوڵەتی تورک بە بڕیارێکی سکانداڵ 3 ساڵونی و حکمی زیندانی بەسەر بەڕێز دەمیرتاژدا سەپان. بێگومان بۆ هەمووان ئاشکرایە دۆسەی داخستنی پارتی گەلان هەدەپە هەڵمەتێکی توند و فراوانی دژ بە ئەندامان و لایەنگرانی پەرلەمانتارانی هەتەبە قبوڵ نەکردنی هیچ مافێکی سەرەتایی گەلەکەمانە. کە هەدەپە وەک پارتێکی سیاسی بە شێوازی مەدەنی و دیموکراسیانە یاسایی خەباتی بەڕێوە دەبات و هاوشان لەگەڵ لایەنە پێشکەوت و خوازەکان و نوێنەرایەتی ئیرادەی ئازادی خوازانی کۆمەڵگەی تورکیا و داخوازێڕەوەکانی گەلەکەمان دەکات لە باکووری کوردستان. بۆیە ئێمە لە دەستەی دەستپێشخەری کۆنفرانسی نیشتیمانی وێرای پرۆتۆتۆسکردنی دەربڕینی ناڕەزایەتی لە بەرامبەر بڕیاری داخستنی هەدەپە ئەو بڕیارەی دەوڵەتی تورکیا بە بڕیارێکی فاشستی و سیاسی و نایاسایی حزبی دەسەڵاتدار دەزانی کە دەیەوێت ئاستەنگ لە بەردەم تێکۆشانی پەرلەمانی هەدەپە دروست بکات. داخستنی هەدەپە خزمەتی پرسی دیموکراسی و چارەسەرکردنی ئاشتیانەی دۆزی گەلی کورد ناکات لە تورکیا. بۆیە بانگ لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و نێوەندە دیموکراسی خوازەکانی تورکیا دەکەین پێش بەو هەنگاوە نادیموکراتیە بگرن و هەوڵدان بکرێت لە بری سیاسەتی شەڕ و ئەشکەنجە و زیندان و برسیکردن پرۆسەی پێواژۆیی ئاشتی چارەسەری دەست پێ بکاتەوە لە دەوری مێزی گفتوگۆ کۆتایی بە کێشەکان بهێندرێت. چونکە چارەنووسی سەدام و بەعز مێژوویەکی کۆنی نییە. بۆیە دەبێت ئاردۆغان و دەوڵەتی تورک و دوژمنانی کورد باش ئەم ڕاستێ بزانن کە چیتر هیچ هێز و دەسەڵاتێک ناتوانێت مافی گەلی کورد لەبەر چاو نەگرێت. دەستەی دەستپێشخەری کۆنفرانسی نیشتیمانی 29/3/2021. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز چیبان عومەر. ئێستاش وتەی لیژنەی کاری هاوبەشی چەپەکانی کوردستان لەلایەن بەڕێز بەختیار مستەفا دەخوارێتەوە. با بەڕێزیان بفەرمێ. کاتان باش. لیژنەی کاری هاوبەشی چەپی کوردستان پێی وایە ئامانج لە دۆسیەی داخستنی هەدەپە کارێکی سیاسیە. دەوڵەتی تورکیا دۆسەیەکی بۆ داخستنی پارتی دیموکراتی گەلان هەدەپ کردوتەوە و هەڵمەتێکی تند و فراوانی دژ بە ئەندامان و لایەنگران و پەرلەمانتارانی هەدەپا دەست پێ کردوتەوە. هەدەپە وەکو پارتێکی سیاسی بە شێوازی مەدەنی و دیموکراسیانە و یاسایی خەبات بەڕێوە دەبات و نوێنەرایەتی ئیرادەی ئازادیخوازانی کۆمەڵگەی تورکیا و داخوازێڕەوەکانی گەلەکەمان دەکات لە باکووری کوردستان. ئێمە سێ لایەنی چەپی کوردستانی ڕێڕای ئیدانەکردن و دەربڕینی نیگەرانی لە بەرامبەر دۆسیەی داخستنی هەدەپە ئەو بڕیارەی حکومەتی تورکیا بە بڕیارێکی سیاسی حیزبی دەسەڵاتدار دەزانین کە دەیەوێت ئاستەنگ لە بەردەم خەباتی پەرلەمانی هەدەپ
دروست بکات داخستنی هەدەپە خزمەتی برسی دیموکراسی و چارەنووسی ئاشتیانەی دۆزی گەلی کورد ناکات لە ناو تورکیادا بۆیە بانگ لە کۆمەلگەی نێودەوڵەتی و نێوەندە دیموکراسیەکانی تورکیا دەکرێت پێش بەو هەنگاوە نادیموکراتیە بگرن لیژنەی کاری هاوبەشی چەپی کوردستانی حزبی شوێری کوردستان حزبی زەحمەتکێشانی کوردستان بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێز بەختیار مستەفا بەڕێزان ئێستاش وتەی گروپی ئاسوێنێ لەلایەن بەڕێز هێمن مامەد دەخوێنرێتەوە بەڕێزی با بفەرمێ ئێوارەتان باش ئازادیتان باش لە ڕاستیدا هیوادارم ماندوونە بن لەگەڵ هەموو بەیاننامەیە من هەمیشە دەڵێم یعنی با لەم چاڵاکانە بەیاننامەیەکی هاوبەشمان نەبێت بەرحاڵ هاونیشتمانیانی بەڕێز دەوڵەتی تورکیا سیاسەتی فاشیستانەی خۆی بەرامبەر گەلی کورد درێژە پێدەدات و بەردەوام لەسەر سیاسەتی پاکتاوکردن و نکۆڵیکردن و بچووکردنەوە و گرتن و لێدان و زیندانیکردن بەردەوامە بەردەوام سەرکوتی دەنجی ناڕازی و ڕەخنەگران و ئازادی خوازان پەیڕەو دەکات هەمیشە لە هەولی شاردنەوەی شکستەکانی خۆیەتی لە بەردەم گەلی کوردە بۆچی فاشیسمی تورکی و هێلێکیانە چوو بەکرێ گیرا و نۆکەر وەکو گورجی پرسی پەلاماری کوردی ئازادی خواز و دیموکراسی خواز دەدەن بێگومان دوای تێکشکانە ئابروبەرانەکەی دووەمین گەورە هێزی ناتۆ لە گارەی سەربڵند ئەو سوپایەی کە لە ماوەی چەند ڕۆژێکدا هەموو هەرێمی قەرەباغی داگیر کرد کەچی لەسەردەستی گەریلاکانی هەبەگا بە توندترین شێوە تێک دەکشێدرێن ئالێرەوە ئیتر دەیەوێت بە شێوازی تر پیلان دژی کورد بجێڕێت ئەم دوژمنە هێندە درڕندەیە کە دژە لەگەڵ ئاشتی و پێکەوە ژیانی دیموکراتیانەی گەلان لە بری ئەوەی ئەزمون وەرگێت لەو شەڕ و کاولکاری و خوێڕشتنا دێت ژیانی بەڕێز ئۆجەڵان دەکاتە ڕۆژە لە ڕێگەی لابەلاوە قسە لەسەر ژیان و مەرجی ئەو سەرکردە ئازادی خوازە دەکات 22 ساڵە ئەو بیرمەند و فەیلسوفە لە زینداندایە و مافە قانونیەکانی زۆر بێئەخلاقانە پێشە دەکرێت گۆشەگیری سەختیان خستۆتە سەری ڕێگە نادەن پارێزەر و کەس و کاری چاویان پێ بکەوێت لەلایەکی ترەوە فشاری گەورە دەهێنن بۆ هەدەف جگە لەوەی لە ماوەی تەنیا 5 ساڵدا زیاتر لە 10,000 کادر و ئەندام و پەرلەمانتار و شارەدار و هاوسەرۆکانی هەدەپەیان دەگیر کردووە ئێستاش هەوڵی داخستین دەدەن و بەردەوام ڕەشبگیری لەسەر هەدەپە بڕێوە دەبن ئەم عەقلیەتە فاشیستە ڕەگەزپەرستەی ئاکەپە ماپە دەبێت بزانێت کوردی نوێی ئازادی خواز و دموکراسی خوازی خاوەن فکر و فەلسەفە بەو فشارانەی سەری ملکەس ناکات بەڵکو سوورتر دەبێت لەسەر خەبات و تێکۆشان بۆ گەیشتن بە مافە سیاسی و نەتەوەی و دیموکراتیەکانی هاوکات ئەو پیلانەی باکووری کوردستان کە لەسەر بەڕێز ئۆجەڵان و هەدەپە بڕێوە دەچێت ئەردۆغانی خوێن ڕێژ پیلانێکی تری دژ بە ئێزیدەکان خستوتە ڕۆژەفە و دەیەوێت ئەو ڕێکەوتنەی لەگەڵ عێراق و پارتی دموکراتی کوردستان کردویانە جارێکی تر شنگالیەکان ڕوبەڕووی فەرمانێکی تری قەرکەرانە بکەنەوە حکوومەتی عێراق نابێت بکەوێتە ناو پیلانی فاشیزمی تورکی و پارتی دموکراتی کوردستان دەستی بە خوێنی ئێزیدیەکان سوور بکات ئێزیدیەکان ئاشتی خواز و بێزیانن بۆ عێراق لە بری ئێزیدیەکان بۆ عێراق لە بری قەرەبوویان بکەنەوە دێن شەڕیان لە دژی ڕادەگەێنن ئەم پیلانەی ئەردۆغان عێراق بەرەو شەڕێکی ناوخۆیی ئابروبەرانە دەبات بە تایبەتی بۆ خودی سەرۆک وەزیران کازمی چونکە شنگالیەکان تەسلیم نابن بەوانەی لە تەنگانە بێ دەربەستانە جیان هێشتن بەرخودان دەکەن لە چای شنگال ئەم سێ پیلانەی ئەردۆغانی دیکتاتۆر و شەڕخواز هاوشێوەی پیلانەکانی ساڵی ڕابردووی ئەوان و هێلی خیانەت و خۆفرۆش تێک دەشکێت پێویستە گەلی کورد ئەو مرۆڤانەی کە خاوەنی بیرروباوەرێکی سیاسی و ئەخلاقی و دیموکراتین و ئازادی خوازن دش بەو سێ پیلانە
قێزەونە خاوەن هەڵوێست بن بەڕێز ئۆجەلان و هەدەپ و شەنگا تەنیا جێ نەهێدن ئەرچی ئەخلاقی هەر کوردێکی ئازادی خوازە بە هەموو توانای خۆیەوە بەشدار بێت لە هەڵوەشانەوەی پیلانەکان پێکەوەبوونی مرۆڤ ئازادی خواز و دیموکراسی خوازەکان سەرکەوتنمان نزیک دەکاتەوە هاو هەڵوێستمان داگیرکەران و خیانەتکاران لاواز دەکات ئێمە وەکو گروپی ئاسۆی نوێ دشت بەو پیرانە ڕادەوەستین و شەرمەزار و ڕیسوای دەکەین داواکارین بەڕێز ئۆجەلان ئازاد بکرێت و دەست بە پرۆسەی ئاشتی نێوان تورک و کورد بکرێت دەمانەوێت بە دەوڵەتی تورکیا بڵێن بەسە فشار خستنە سەر هەدەف بەسەکردنی تورکیا بە گەورەترین زیندان لە جیهاندا بەسە فراوانخوازی و داگیرکردنی خاکی عێراق و سووریا بەسە فشار خستنە سەر شەنگالیەکان لێگەڕێن گەلان بە ئاشتی و دموکراتی پێکەوە بژین هیوادارین تورکیا تێبکات بە شەڕ و فشار خستنە سەر کوردان لە زیان زیاتر سوود بە گەلانی تورکیا ناگەێنێت شەڕ هیچی باشی لێسەوز نابێت ئاشتی و دیموکراتی و پێکەوە ژیانی گەلان ڕێگە ڕاستەقینەکەیە گروپی ئاسۆی نوێ 29/2021 هەر سەرفراز بن سپاس بۆ بەڕێز هێمن مامەد ئێستاش مامۆستا ئەبراهیم ڕەوف بە پارچە شیعرێک بە ناویشانی ئیرادە و بەفر بەشدار دەبێ با بەڕێزیان بفەرمێ سپاسی ئامادەبوونتانەکەم زۆر سپاس دیارە ئەم مۆناوەیە بە ناوی بەفروچیا و ئیرادە و داستانێکەوەیە شوێن چیای گارەیە و بەفریش بەرزەپێ وەستاوە دوژمنێکی زەبەلاحیش لە ترسێکی گەورەدایە و شڵەژاوە ئەستێرەی کاروان کوژەش بۆ نووسینەوەی داستانێک وا بە دەلاقەی ئاسمانەوە دەزانێت ڕۆحی بەفر لە دەستەی چیا ئاڵاوە گەلیلا و ئیرادەش هێن بەهێزن داگیرکەر لە گژ لاوە تێکشکاوە سوپای دوژمن ئەم جارەیان شکستێکی گەورەی بۆ زێدی خۆی هەنایەوە دیموکراسیت لەلای ئەوان بەقەت جوو تێپۆستاڵی بە جێماو بەهای نییە ئەستور و بێ ئاکارن لە هەر شوێنێکی دنیادا کورد هەبێ ئەوان بۆ نەمانیان باشیان نییە ئیدی لە دوای بەردەوامی شکستەکەی گارەوە هاتن تۆڵە لە پەرلەمانتارانی کوردی بێچەک بکەنەوە بارەگاکانیاندا بخەن و ناوی پێدە و دیموکراتی بسڕنەوە بە پێنج خولەکی تەلەفۆن چەند ساویلکەن دەیانەوێ هەموو جیهان بخڵەتێن و کەرامەتیان بکڕنەوە تا بە ناچاری بەگشت نیا بڵێن وا دەرگای ئازادیمان بۆ سەرکردەکەیان کردەوە ئیدی دەبێت دوژمن لەم ساتەوە وانەی ئاشتی فێر بێت و بیر لە شتۆی قەندیل نەکاتەوە گەر ئاشتی ڕاستەقینەتان دەوێ فەرم و بڕون هەرچی زووە دەرگاکەی زیندانی دەرگای زیندانەکەی ئێورالی سەرۆک ئاپۆ بکەنەوە سپاس بەڕێزان ئەگەر بە مێژووا بڕۆی چی لە لای دیکتاتۆرەکان لە هەر چوار پارچەی کوردستان بە جینۆساید بە ئەنفال بە ڕۆخاندنی گوندەکان بە شەهیدکردن و خەڵکی سیڤیل نەیانتوانیوە ئیرادەی گەلی کورد لەناو بەرن و لە بەرامبەر ئەمەدا بەهێزی بازووی پێشمەرگە و گەریلە و کورد لە هەر چوار پارچەی کوردستانیش نەیانتوانێت دیکتاتۆرەکان لەناو بەرن بەڵام لە بەرامبەر ئەمەدا کە لە سەیری باشوور بکە لە ماوەی 30 ساڵە وە سەیری ڕۆژئاوا بکە وە سەیری باکوور بکە ئێستا یعنی مۆدیلێکی نوێ هاتوێتە پێشەوە کە ئەیانەوێت لەگەڵ گەلانی کا بژێن بە شێوەی دیموکراسی بە شێوەی مەدەنی بە شێوەی پەرلەمانی بەڵام لە بەرامبەر ئەمانەدا لە هەر چوار پارچەی کوردستان بە تورک و بە فارس و بە عەرەبەوە هیچ دروستکایەک هیچ مەجالێک نادەن بە مافی دەتەوە گەلەکەمان هیچ ڕێزێک بۆ نیشتمان بۆ خەڵکدانانن بۆیە ئێمە وەکو دەستەی دەستپێشخەری کۆنفرانسی نیشتمانی هەمیشە پاڵپشت دەبین لەم کار و چالەکیانە
و پشتگیری لە خەباتی مەدەنی هەدەپا ئەەکەین و بەردەوام ئەبین کە لە باشووری کوردستان کە حکوومەتی هەرێم لە ڕۆژئاوای کوردستان کە بۆ بەڕێوەبەری ئەمانە یعنی مۆدیلێکی نوێیە کە ڕوبەڕووی داگیرکەرانە بنەوە ئێمە بە خەباتی بە پەرلەمانی بە خەباتی مەدەنی ڕوبەڕوو تانەبینەوە بۆیە دەبێ هەمومان دژی ئەو پیلانانە بوەستین کە لە ناوچەکە ئەکرێت دژی گەلەکەمان دژی نیشتمان دژی نەتەوەکە دووبارە بە ناوی دەستەی دەستپێشخەری کۆنفرانسی نیشتمانی کوردستان زۆر سوپاسی هەڵوێستی بەڕێستانەکەین کە ئەبرۆک هەڵوێستێکی نیشتمانی و نەتەوەی بەشدار بوونە لێرە هیوادارم نمونەتان زۆر بێ وە سوپاسی دەستگاکانی ڕاگەیاندنەکەین کە ئەمڕۆ بەردەوام هاتوون بەدەم داخوازیەکانمانەوە سوپاسان دەکەین بۆیە ئێمە لێرە زیاتر کاتان لێ ناگرین کۆتایی بە چالاکیەکەمانەکەین دووبارە بەخێر هاتن بەسەر چاو زۆر سوپاسی ئامادەبوونتانەکەین